بەڕێز مامۆستا عیمادەدین فائیزە بەڕێزیان ئەندامی ئەنجومەنی باڵای فتوای هەرێمی کوردستانن لەسەر بابەتی حرام و حەڵاڵەکە گفتوگۆی لەگەڵەکەم وە بەڕێز دەرباس مەولودیش بەڕێزیان فرۆشیاری ئۆنلاینن. سەرەتا لە کاک دەربازەوە دەست پێەکەم چونکە زۆر پێویستم بۆیە کە بزانم کاک دەرباس ئەم کاڵانەتان چۆن دەسەکەوێ و چۆن نرخەکەی دیارریەکەن و ئەیگەێنە دەستی خەڵک. سەرەتا بەناوی خوا دەستخۆشتانە دەکەم و بەردامە و لەو تەوەریە وەکو بازاری ئەمازۆن و ئۆنلاین دوو بابەتی جیاوازە دوو بازاری جیاوازیشن. ئۆنلاین با سەرەتایەک لەوە بدەین ئۆنلاین ئەو شتەیە کە ئەتو لەسەر داواکاری خۆت شت داوا دەکەی بۆ نمونە جلوبەرگە یان هەر بابەتەچکەیە لە ڕێگای ناردنی ئەو لینکە باشە لە بۆ ئەو کەسەی کە لە بۆ دەیتەوە بە پێویستی خۆ داواکاری خۆت مەرجە ئەو کەسەی کە شتەکە داوا دەکا وەکو خۆی بگاتە دەستی یعنی ئەوە چکە پارەی پێدەدا حەقی خۆیتی کە هەونەبوو پێویستە ئەو کەسەی لۆ هینایتەوە بیگەڕێنەوە ئەوە حەقەکە لە لای هەردووچیان ئەوە بەشەجان بەشی ئەمازۆن کە ئێستا خەڵکەکی زۆر ئیش لە ناو دەکا باشە چەندین شێوازی هەیە ئەو بازاڕیکردنی ئەمازۆنە هەیە بە کارتۆنە هەیە بە چیلۆیە باشە هەیە سەرەکەی کرایتەوە جۆریان کارەکەی ئەمە لە ئەکسەریەتی ئیش دەکەین یعنی لە هەردوو شێوازەکە کارەکەی هەم لە ئۆنلاینەکە هەم لە ئەمازۆنەکە باشە ئەوەی کە ئەمە دەمانەوێت بەڕاستی لە زۆربەی ئەوانەی کەوا ئیش لە ئەمازۆن دەکەن دوودڵیەک هەیە لە زۆربەی مامۆستایانی ینی مامۆستاش دەزانیت لە باسی حەلال و حەڵاڵەکەی باشە ئەمە کارتۆن هەیە دەکرین کەپسە بە چیلۆ دەماندنێ باشە لۆ نمونە چیلۆی لە 2000 3000 هەتاوەکو نەمایەک ئەو پارێ دیاریە لەسەر ئەوەی شتەکەی چی لە ناوە پێتانەوترێکی لەنا ئێوازانن چیتە نەخێر پێمان دەڵێن چۆن ئەزانن یان چۆن پاری پێن کە نازانن چی لەناوە ئەو کارتۆنەی کە ئەمە دەکڕین ئەو کەسێک کە دەفرۆشتە ئەمە دەڵێ میکسە میکس واتاچیە بابەتەکە لە جلوبەرگە لە مکیازە لە جیهازی کارەبایی ئەوە دیارە کارتۆنەژان باشە کارتۆنەک هەیە پێی دەڵێن ئەلکترۆنیات بەس بابەتی ئەلکترۆنی تێدایە کارتۆنی شەیە بە شوشەیە کارتۆنی شەیە بە جلوبەرگە ئەوجا لە منداڵی تێدایە تاوەکو گەورە بەپێ ئەو کارتۆنانە وەزنەکە و پارەکە دیاری دەکرێت طبعاً با ئەوەش لەبیر نەکەین هەندە کارتۆنێک کەپسە هەندەشان دەکرێنەوە ئەلکترۆنیەکان دەکرێنەوە سەرەوە دەبینی نازانی بنەوەی تێدای ئەو واقعی لە بۆ هەموو ئەوانەی ئۆنلاین دەکەن باشەواتە کاک دەرباس ئەلێرە من تۆسێنم مامۆستا بەخێر هاتیۆم کاتت باش سپاس دەکەم بۆیە یەکەم جارویستم کاک دەرباس قسە بکا بۆی بزانین کارەکە چۆنە بەخۆشم پێم خۆش زۆر سپاس کەواتە پێمان بڵێ جەنابیان باسی ویان کرد کاڵێ ئێمە زۆر جار ئەم کارتۆناکرین نازانین چیتە ئەمە ڕێگە پێدراوە یاخود نا ڕاستە ئەلکترۆنیەکان ئەبینن بەڵام ئەوانەی دیکە نازانن 100% چی و چیتیایە بەنای خودای گەورە و بەخشندەوە میهرەبان درود و گیان ڕەحمەت لەسەر گیانی پاشی حەزرەتی محەممەد بێ صلی الله عليه وسلم کە بەرنامە و ڕێگایەکی زۆر خاوێنی لۆ هیناینا ئەگەر ئێمە خۆمان پێبابند بکەین لە زۆر مەشاکل بە دوور دەکەوینەوە. یەک لەو شتانی کەوا کڕین و فرۆشتنە لە ژیانی مرۆڤدا ئەوە شتە کە پێش ئیسلامیشە بووە و کە ئیسلامیش تەئیدی کرد و هەر بەرداوامیشە و خوای مەزن فەرموویەتی وأحل الله البيع وحرم الربا ئەوە لەلایەک خاڵێکی تر یارمەتیدان و تەساهل یوسر ئاسانکاری شتێکی زۆر باشە شەرع ڕێ پێدا يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر یەک لەو یوسرانە ئەو ئۆنلاینەیە یعنی بەڕاستی سەهلی کردیا لە زیاتی میسا بەخۆم بینم ئەمن عائیلە و خانەوادەم بچم بگەڕین لەو بازارە و لەو بازاوە لەو سۆپەرمارکێت و لەوێندە و لێندە ئایا ئەو جلکیان بەدەست دەکەوی یاننا لە ئۆنلاین دەبینن ئەوە جلکە کە هەیە و لێی دەنێرم وچنە لە شارێکی تر هەیە کەوا لۆی دێتەر ئەوە زۆر شتێکی جوان و چاکە بەڵام ئەوەش بە مەرج و شەواتە مەبدەئیەن کێشە لە ئۆنلاینەکان یەکڕین و فرۆشتن ناتوانین بڵین کەوا 100% کێشە نییە دەبی کەجین ئەوە کێشە نییە ئەو وەختی کەوا وەصفی بکاتە مەسەرن ئەو جلکێکی قیاسی ئەوەندە ئەو ڕەنگە ئەوە یعنی وەصفێکی وای لۆ بکات کە ئەنەه وا لە پێش چاوی وەچی کڕین و فرۆشتنی سەلەمی پێدەگوتێ لە شەرعدا گەنم کابرا هێشتان لە زستانی پاری دەداتە فەلاحەکەی هاوینێ فەلاح گەنمەکەی تەسلیمی کابرای دەکاتە ئەوەش بەڵام بەچی بە مەرجە کە دەبی وەصف بکرێ هیچ غموزەک و نادیارێک و ناشارەوەشی تێدا نەمینێتە ئەگە ئەو هابیتن ئەوە چعیبی نییە باشە ئەی مەسەلەی ئەوەی کە لە کارتۆنێکە خاوەن دوکانەکان یاخود کڕیا فرۆشیارەکە لە کارتۆنێکە ئەیکڕێت
و ئەوێت ئەمە بە جوملە ئەیکڕێت و بە کیلو ئەیکڕێوەکویان نازانێت چیتیا لە ناوە چەند جۆرەکی باشە خراپە بۆ ئەو حەڵاڵەیان حرامە. ئەوەش دێتە سەر ئەو مۆزعای ئەوڕۆ مشکلەکە لەوەیدایە کەوا نادیارە نازانی چی تێدایە منچینشتی حرامیشی تێدابیتان منچینشتی زۆر بێ تەحاشاک تافی کەوا تێدابێت شەرع ئەوانەی کەوا بەکردن و فرۆشتنی بە جایز دانەنا لۆیە پێغەمبەر ساسم لە ئاەت دەفەرمێتن خوای تبارەت دەفەرمێ إنما يا أيها الذين آمنوا إنما الخمر والميسر والأنصاب والأزلام رجس من عمل الشيطان فاجتنبوه خوای تبارەت وتعالى سەر جۆرەشتمان لۆ باز دەکات دەفەرمی لە پیشە و پیسایەتی ئیبلیسی شەیطانی لەعینە یەک لەو شتانە دەفەرمی مەیسیر چییە؟ ئەوەیە کەوا قومار ئەوەش یەک لەو ناو قومار چی وەکو یان نەسیبە ئەوە یان نەسیبە نازانی شتی باشی تێدای یاننا جا بابزانین کاک دەرباز شتی وای توش بووە کاک دەرباز هەبووە ئەو کارتۆنەی کە کڕی و تۆ پارە و پێیاوە شتی خراپی تیابوو بێ لە کۆمەڵگەی منە گونجیا خود بۆ نمونە هیچ کەڵکی نەبوو بێ لە ڕووی مادیەوە زەرەرە کەوت بێت بالضبط ئەوە زۆر زۆرە و طبعا من پێم خۆشەوەش باز بکەم هەموو ئەوانێکەوە ئیشەی دەکەن من دەستخۆشیان لێ دەکەم هەندێک شتێ لە ناو کارتۆن کە دەبینن دەشتێنن یان دەستێنن هەر پیشانیش نادەن ماڵم خەڵکەکەی لەوانەی بیەوێ بە پارە بەڵام ئەوان ناکەن ئەو شتەی ئەوە جێی دەستخۆشیە بەڕاستی کە لێ ناگەڕن بێتە ناو کۆمەلگا شتێکی زۆر باش ئەم وە خۆم کارتۆنم کردیتەوە باشە تەواو ئیدی کارتۆنەکە کە بزبوو نەمزانی چی تێدایە کردیتمەوە خێمەی سیارە ئەو شتانەی تێدا لەوانێ 5 کیلۆ 6 کیلۆ بەس ئەوبی بەڵام تازە کڕیتم چی لێ بکەم زەرەرە بە ئەگەری زۆر هەندێک جار هەیە مەسەلەن جلوبەرجی تێدایە بەڵام لەوانەیە دڕابی ئیخۆوە نافرۆشرێت ئەوەش هەر زەرەرە یان جیهازەی تێدایە موبایلش تێدا پاتری تێدانە یان شەحنەی تێدانێ ئێوە هەر زەرەرە چی لێ بکەین مەجبورین کارتۆنەکەی بڕین کاکە ئەوەندە ئەشای تێدا گەر بای 100,000 لەوانەیە 50,000 بگرتەوە ئەوەش نابی لەبیر بکەین لەوانەیە کارتۆنێک بە 100,000 بکری 150,000 بگرتەوە ئەوەش هەیە باشە ئێوە لەم کارتۆنەیە هەندێک ئەشیایەتە لە ڕێگەی مەزادەوە ئەی خەنە ڕوو لە ڕێگەی پلاتفۆرمی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە تیکتۆکەوە ئەمە چۆنە باسێکیەوە بۆ بکە هەندێک بابەتەیە کە دێتە ناو مەزادکردن لەو نمونە شتەکە سەری نازانین باشتر بڵێم مەزەر بۆردی کۆمپیوتەر هەیە هارد هەیە و مەسەلەن پاوەر بانک هەیە ئەمن دەڵێن 20,000 چێ زیاتری پێدا ئەمن دەزانم ئەو ئەوەندەی دەکا چێ زیاتری پێدا ئەو دەبتە ساحیبی ئەوەی لە ناو کۆمنتەکان تێدایە 25 پێدەدا 30 پێدەدا 40 پێدەدا دەیدینە ئەو کەسەی کە زیاتر پێدەدا ئەو کەسە پەشیمان بۆ و پارەکەی خۆی مشکلەکەی لەوەشەیە خەڵک هێبای 100,000 شت لەمە دەکڕی بەڵام کە لوی دەبین نەجوابی تەلەفۆنەکەی دەداتەوە نەشتەکەمان لێ وەردەگری یعنی هیچ تەکنێ دەبی سەر لە نوێ بیگەڕێنینەوە دووبارەمە عەرزی کەینەوە ئایا ئەو مشتری دیسان دەوێتەوە یان نا ئەوان هەموو کێشێت یعنی کێشە مەشاکل لە تووشی مەدەبی باشە ئەمە کو بتوانین حەلی بکەین کەواتە با بزانین مامۆستا ئەم شێوە مەزادەی کە کاک دەرباز باسی کرد حرامە یاخود حەڵاڵە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم فەرمیەتی حديث سروك أنس رواية فرمي نهى رسول الله صلى الله عليه وسلم عن بيع الغرر في غنبص عاصم نهي لكذا لكرين وفرشتني غرر تيا واتا ناديار ياخذ زانات دفرمي هل كرين وفرشتني كمشكلة بدواء بيتان مشكلة بدواء بيتان أو غرري كابيدا قوتريتان دفرمي أو زائزنيا في غنبص عاصم نهي لكذا لك نازاني تيا أو معلومية نازاني أو حراميك دو من بالنسبة مزاد للشرع جائزة پیغمبر صلى الله عليه وسلم بخودي خوي أو كرديا صحابة كاد دعوة يارمتكر پیغمبر صلى الله عليه وسلم فرمي ستة لمالي قوتي جاميكو لقل تكرم أو بارس قماشة هي لسبشتي حيواني دادن دري أو زدواك وي كورتانو أو شتان دادن دري أو دوميا فرمي بينا هدو چینا پیامبر صلی الله علیه و سلم مزادی کرد مزادی کرد لناو صحابه که فرمید چه اوم لی دکریتن یشان گوتیم بدرهمه چی دکرم پیامبر صلی الله علیه و سلم فرمید چه زیاتر پید داتن یشی تو گوتی 2 درهمی پید دام پیامبر صلی الله علیه و سلم دایا کسکی که 2 درهمی پیدا دایوی فرمید برو ایشی پی بکا ابو نوعی که دیار بیتن شتکا روم بیتن
وەصفەکەی و هەموو شتێک تێدا بیتن ئەمە زات تێدا بکرێتن شەرعەن جائیزە و ڕێ پێدایە. دەستان خۆش بێ زۆر باشە ئەمە ڕوونکردنەوەیکی باشە. کاک دەرباس ئێستا سیستمی بانکی لە جیهانە زۆر پێشکەوتووە چۆن کڕین و فرۆشتن بە ئۆنلاین هەیە پارەدانی دیجیتالی هەیە ئێوە بیرتان لەوە کردوتەوە کە لە ڕێگەی پارەدانی دیجیتالیەوە سوودمەند بن ئەو کاڵایی کە ئیفرۆشن جا لە ڕێگەی مەزادەوە بێ یاخود لە ڕێگەی ئۆنلاینەوە بێ کە ئەو کەسێ ئەڵێ ئەیکڕم ڕاستەخۆ یەکسەر پارەکەی بدات. خاتون تەوان ئەوە زۆر کەسێ ئەو شتەی دەکا مثلەن دڵێ کاکە من زۆربەی ئەوانەی کە ئەوشی دەکەن دڵێ کاکە 10,000 لە FIB یان هەر بابەتە چی دیکەی بانقی لۆمان بنێرە ئەمە شتەکە لە بۆ دەنێرین دڵێ باش ئەمە چاوەڕێ دەکەین هەتا شتەکەی دەنێری پێی دەڵێن کاکە لۆن منە تا ساعاتشکە گەلومەت نەنات ئەو شتە لەسەر تو لا دەکەوی ئەمە دەیفرۆشینەوە دووار عرض دەکەینەوە چکۆمە چاوەڕێی تو ناکەین واتە هەیە ئەم ڕێگەی ئێوە بەس بەکارێنە ئەمە بەکاری دەینین پارەمان لە پێشەچی لە بۆ دەنێری ئەمە شیاکە و خۆی ینی لۆی دەنێرین پێشی دەڵێن ئەگەر شتەکە وکو خۆی نەبوو مەرجوع عادەتانی بیگەڕێنەوە لەوانەیە زۆر جار ئەمە لەبار شتی لە بۆ دەنێرین کابرا دەستی کەدوی شکابی شتەکبی ئەو لۆ پارەکەی بدا ئەمە دەیگەڕینەوە بە مامۆستا کاک دەرباز دەڵێ ئێمە ئەو کاڵایە فرۆشین بۆ کەسە ڕاستەخۆ پارەکەیمان بۆ نێرێ ئایا ئەمە شەرعیە گونجاوە کە کەسێک کاڵاکە نەگەیشتۆتە دەستی پارەکەی دەفعکردن زێر جائز نییە چی پیامبەر سان فەرمیتی زێر و زیو یەدەم بیەت دەبی دەست بەجێ بیتە دەست بەجێ ئەمما شتی تر کەوا مثل مۆبایلەکە قوماشێکە جڵکەیە هەر شتێکە زۆر احتیادیە کە پارەکەی نردوو ئەو شتەکەی لۆ بنێرتن بەس دەمنێ لێ بکانچی سیقە و متمانە هەبی لە بینار سیقە و نەک کابرا پارەی بنێری و دوایش بزر بێ و ئەو کەسە نەبیندرێتەوە بۆچی زۆر توالەکە ڕوویدایە پارەیان نردیان پارەیان داتە شخصێک معاملە شتا پێ بکرێتن و دوایە ئەو مەکتەبە نمایە ئەو شەریکەی نمایە لەوێ یا ئەگەر ئەو کاڵایە وەکو خۆی نەبوو ئەوە نەبوو ئەو دەرنەچوو ئەو مەرجانێتیان نەبوو کە کڕیارەکە ڕێکەوتووە لە سەری هەموو کڕین و فرشتێک لە شەرە پێدەگوتە خیار واتە بڵێنکەوە پەشیمان بوونەوە خیار و عیب هەیە ئەگەر بێت و عیبی تێدا هەبوو ئەو ماسەفاتی کە گوتی ئەو هالا عیبی تێدا بوو نەبوو ئەوە لۆی هەیە بیگەڕێنتەوە ئەوە گەکەوە کرابی خیار و مەزلیسمان هەیە لە مەزلیس ئێمە پێکەوە کردن و فرۆشتەکەما کردیا هەتا پێکەوەینە لۆم هەیە پەشیمان ببمەوە ئەتوش لۆ تێ پەشیمان بیا و هەروەها لە خیارێکی ترێ خیاری مدە یعنی هەتا 3 ڕۆژ لۆم هەیە پەشیمان ببمەوە لۆ 3 ڕۆژی لۆم هەیە پەشیمان بەوە بەڵام هەرجی ممکنە بە معاملەی ترکەوە دەیکەوە لێرکانش عینیکەوە ئەگە عیبێکیە بوو ئەو مواصفاتی کەوا باسی کرد هەو نەبوو بەڵێ لۆی هەیە بیگەڕێنیتەوە پارێ خۆی وەربگرێت. باشە کاک دەرباس لە کاتی کردنەوەی ئەو لایڤانە بۆ مەزادکردنی ئەم کاڵایانە ئەو کەسانی کە بەشدارە بن ئەبێ پارە بدەن لە ناو لایڤی تیکتۆکە یاخود چۆنە ئازادە خاتون وەکەوەی کە بلافرۆمی تۆ تیکتۆک بەکاردێنن خەڵکەی زۆر بەکاردێنی بەڵام هەندێک شوێن هەیە وەکو مەرج بۆ داخڵبوون لە ناو مەزادەکە پارە وەرەگرێت ئەو کەیفی خۆیتی بەڵام ئەمە ناکەین ئەو شتێ ئەو ئازادە لە من نەکری لێ کەچکە بکڕی ئەوە بازارە هەمووی دەبینی چەند بەسەر بکەوی خەڵکیت کە دەبینی ینی لایڤی دیکە دەبینی ئازادە دێتە ناوێ حەزی لەو شتێبی دەتوانی بکڕی حەزی لێنەوەی دەستە دەری زۆر کەسی شەیە دێتە ناو ئەو تیکتۆکە بەس لۆم شۆشکردنی ناو تیکتۆکەکەیە ناو بازارەکەیە زۆر لەگەڵت بەردەوام دەبین لۆ نمونە لەسەر مەزادەکەی دەبیت باشە کاڵایەکە 30,000 چل هەتا ئەوەندێک پێدەچی دوای کەسە بزر دەبی یعنی بەس لە بۆ شۆشکردنی ناو تیکتۆکەکەی و هەر ئەوەندە هیچ لە گۆڕێنە باشە بەڵام ئەوە لە لای منیە مەسەڵەن ئیلادی بێ پارەی بدا و بێتە ناو تیکتۆکەی من ئەو ئازادە دەتوانی لام ببا دەتوانی شتم لێ بکڕیت ینی شتەکە زۆر ئیجباری نییە. باشە مامۆستا مادەدین ئەگەر لەکردنەوەی ئەم لایڤە و فرۆشتنی ئەم کاڵایانەیە مەرج بدانرێ لە بەروەی کە بەشدارە بێت لەم بازارە و ئاگەی لە مەزادەکەیە چەند هزار دینارێک بدات ئەنجایڵن داخل بێت ئەمە شەرعیە و پارەیە نەخی شەرعی نییەوە چی لەو گۆڕی لێ دەستین درێتن ئەگەر دوایە بیدرێتەوە قەیدی ناکە ئەمە ئەگەر نەیدرێتەوە پارەکە بفەوتی وڵات چێ مجەڕەد لە بۆ داخلبوونی ئەوە شەرعی نییە. زۆر باش دەستان خۆش بێت کاک دەرباز ئەمە زۆر باش بوو کە ئەم ڕوونکردنەوەوانە بۆ ئێوە باشە. هەندێک لەو کاڵایەنە کە ئێوەی خەنە مەزادەوە بۆ ئەو کەسانی کە چاوەڕێیەکەن ئەیکڕن چۆن تا ئەگاتە دەستیان پەشیمان بوونەوەیە بە جۆرێکی تربەیە خودت ئێوە ئاگاتان لە باشی و دروستی ئەم کاڵایەنە بێ لەم کێشە دروستبوونانەیە چیەکەن ئەگەر وەکو مامۆستاش باسی کرد
هەو شتێک کە دەگات دەست ئەو مشتریە ئەمە تەمان لە ڕێگای دلیڤەریەکانەوە دەنێرین لۆی چا دەکەین هەمووی بە مەزبوطی دەیگەین نەدەستی پێشمان گوتێ لە ڕێگای واتساب یان ئەو ژمارە تەلەفۆنی کە داینەیە کاکەو ڕۆژیاکەت دەگا هەر لەوێ تەماشەیکە بزانە هەمووی مەزبوطە گەیشتە دەستت ئەوەی کە داوات کردی هەوە ئەگەر هەوە پارەکەی تەسمیلی دلیڤەریەکە بکە و خلاص ئەمە لی بەرپرسیار نابین پاش ئەو کات باشە چکە زۆر جار هەبووە شتمان ناردیە وەک خۆی کابرا لە پێش دەکەی هاتە پێش شکایلی لۆن من ئەو کاڵایی کە کڕیتی دوایە تەلەفۆنمە کردی ئەوە بەخۆی شکایە قسەمان لەگەڵ کەسە دلیڤەریەکەی گوتی کاکە وەڵای من کارتۆن و ئەشیاکەم بە کەپسی دایتێ لە پێشە من کردیتەوە هیچ عیبی نەبووە کو ئێستا شکایە چ بکەین ئەمە لەگەڵ ئەم هەموو کێشە و نادڵنیایی و دڵنیایی و هەموو ئەمانە ئایا ئەم بازرگانیە لای ئێوە باشە واللهی باشە و خراپە یعنی بەلایەنە خراپەکەی زیاتر دەڕوا بەڕاستیت پێ بڵێم چونکە زیاتر سەر ئێشێنەوە ئیسراحەت زۆر سپاس دەستان خۆش بێت مامۆستا بە کورتی و بە پوختی پێمان بڵێ ئەم جۆرە بازرگانیە چۆن بکرێت تا هەم شەرعی بێ و حەڵالیش بێت بە خودای شەرعی ئەوەیەکەوە شەرت و شروطەکانی خۆی لێ بێتە جێ کە لە مەبیعی پێدەکەوت و شتێکەوە دەفرۆشتێتن مەجوول نەبیتن نادیار نەبیتن و عیبدار نەبیتن و هەروەها لە خاوێن بیتن و ئی خۆشت بیتن نەک ئەمن تیجارەت بە ماڵەکی تر بکەم ئی من نەبیتن ئی من نەبی و بفرۆشم ئەوە نابی دەبی ئی خۆم بی ئەو جەلۆم هەیە بفرۆشمەوە ئەوانش کەوا بیت ئەو شەرت و شروطانی کەوا تێدا بیتن زۆر شتێکی کەوا ئیحتیادیە بەچی گوتم ئەو ئۆنلاینە بەڕاستی تەساهولی کردیە و ئاسانکاری چی باشی کردیە بەڵام بە مەزبوطی و بەڕێک و پێچی کەوا هیچ غەش و خیانەتی تێدا نەبیتن و بەنسبەت خاڵێکی تیش بەنسبەت ئەوەی مەزاد ئەگە بێت و هەندێک کەسەیە لی تێکەل بووە لەوەی کەوا مەزاد جیاوازە لەوەی حەدیسەکەی پێغەمبەر سەڵام دەفەرمێ نەها ئەن یەبیع عەلا بەیعی ئەخیه کەسێک لەسەر فرۆشتنی کەسێکی تر نابی بچی داخود بیتان یعنی ئەوە چییە ئەم شتێکم کڕیە وا بەس مایمچین پارەکەی بدەم معاملەمان تەقریبەن تەواو کردیە لەو ئەسنا یەکی تر دێ داخل دەبیتن ئەوە جائز نییە ئەوە جائز نییە هەندێک وا دەزان مەزاد لەو بابەتەیە نەخێ لەو بابەتای نییە مەزاد لۆ هێشتا نەتکڕیاتۆ نەبیە خاوەنی شتەکەی هەتا وەکو ئەوی ترکەوە بێتن ئەوە ئاگان لێ هەبیتنەوە و هەروەها لە نەسیحەت و ئامۆژگاریشمان ئەوەیە خەڵکان با پاری خۆیان بە فیڕۆ نەدان چی بە سوک و ئاسانی پارە بەدەست ناکەویتن و ئەو کڕن و فرۆشتەی دەیکەن بە حەلالی کەوا تێدا بکرێ چی لە پێغەمبەریان پری صلی الله علیه وسلم دوعام قبول بیتن پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی ئەطیب مەطعەمەک تەکون مجاب الدعوە خواردن و خواردنەوە جل و بەرگت حەلال بیتن دوعاشت قبول دەبیتن صحەت و عافێتت دەبی خۆشی و شادی دەبیتن و هەروەها لە ئەوانەی کە ئەگە فرتوفێل لە خەڵک دەکەن بەو نەوعی عقوبەشی توندیان کە بدێت هەندێک کەسەیە بەخوا کە چوە لە دوو شەریکەی پێشانی دایە عەلەز ئەوە جێمان ئەوە شەریکەمان کە چوە حەتاڵ و بەتا هیچ شتێدان نەبووە زۆر سپاس بۆ مامۆستا مادەدین فایز ئەندامی ئەنجومەنی باڵای فتوای هەرێمی کوردستان لەگەڵمان بووی زۆر سپاسانەکەین کاک دەرباس مەولود فرۆشیاری ئۆنلاین لەگەڵمان بووی زۆر بەخێر بن دەستان خۆش